کۆچە تاو هەزار مام ئێمە وەکو دەرچوانی بەشی ئەندازیاری بە هەموو بەشەکانەوە لە شاری کەرکوو ئەمە ئێمە لە مانگی دوانزە چەندین جارە دەرەچین بۆ خۆپشاندان داوای مافی خۆمانەکەین لە تەعین بوون ئەم شاری ئێمە بەڕاستی چەندها کۆمپانیا و خاوەن سامانێکی زۆرە و نەوتی زۆرە ئێمە هەتا ئێستا بێبەشین لە تەعین ئێمە تا ئێستا چەندی جارە دەرچوینە لە پێش محافەزە لە هەموو شوێن لە پێش محافەزە لێن هەتا ئێستا وعد و بەڵێنیان داوە بەڵام ئەڵێن ناوەکانتان بەرزەکەینەوە بۆ بەغا و بە دواتچوونی بۆ ئەەکەین بەڵام تا ئێستا هیچی بەفعلی نەکراوە تا ئێستا ئێمە هیچمان بەفعلی نەدۆزی ئەمە چەندی ساڵە بەشی ئەندازیاری تەلەبە تەخەڕوجەکە هەلی کار نییە بە هیچ شێوەیە لەم شاری ئەمە بە هیچ شێوە هەلی کار نییە نە حکومی نەتایبەت حالیان 300 تقریبا 300 ئەبین لەو ناوە لێرە لە خۆ وەڵامیان ئەوەیە ئێمە پێویستمان بێتانە و بڵێتونە بەڵام ناوەکان بەرزەکەینەوە و بەغا بێ موافقت بدا و بەغا بێ دەرەجات وەزیفەیتان بۆ تەخسیسکە تا ئێستاش بەغا وەڵامی نییە ئەمە چەندی جارە ئەندام پەرلەمانەکان هەندێکی گویان لێمان کردووە محافظ خۆی بەڵەو بە قسە و بەوتە بەڵێنی دا پێمان بەڵامە تا ئێستا هیچ نییە هیچیان دیار نییە مە لە مانگی دوانزە بەردەوامی تا ئێستا بەردەوام شەبینە تا داواکاریەکان هەزار مام